سڵاو بەڕێزان، من وسام ئەحمەدم. ئەمڕۆ خوێندنەوەیەکی کورد دەکەم بۆ نوێترین فیلمی کوردی، فیلمی کفن کە فیلمێش ترسناکە. ئەم فیلمە لەلایەن گەنجێکی کوردەوە دەرهێنانی بۆ کراوە بە ناوی سروشت عەبەڕەش کە داهێنانێکی زۆر جوانی کردووە بۆ یەکەم جار توانیوێتی فیلمێکی ترسناک بخاتە ناو سینەمای کوردیەوە و لە سینەمای کوردی فیلمێکی تەواو ترسناک بڵاو بکاتەوە. جەبڕاستی جێگای دەستخۆشە کە بۆ یەکەمدا فیلمێکی ترسناک بکەوێتە ناو سینەمای کوردی، بەڵام لە هەمان کاتدا ئەمە دەبێتە هۆی ئەوەی کە چاوێکی زۆریش لەسەر فیلمەکە بێت. ئایا بەڕاستی فیلمەکە سەرکەوتوو دەبێت؟ ئایا ئەوەی کە ئەو چالێنجە دەکەن و ئەم ژانرە نوێ دێنن بۆ ناو سینەمای کوردی ئایا تێدا سەرکەوتوو دەبن؟ ئەمەیان شتێکە پێویستە لە کاتی بینینی فیلمەکە باس لێوە بکرێت. لە ڤیدیۆ ئەمڕۆ بە کورتی هەندێک خاڵ باس لێوە دەکەم کە دەبنە هۆی ئەوەی بزانین ئایا فیلمەکە سەرکەوتوو بۆ یاخود نا، یان بڵێ فیلمێکی شکست خواردووە یاخود فیلمەکە سەرکەوتوو بووە کە ئەو ژانرە نوێ هێناوەتە ناو سینەمای کوردی. یەکەم شت ئەگەر لە چیرۆش فیلمەکە دەست پێ بکەین، هەرچەندە چیرۆکە پێشتر بڵێن بابەتی ئێکسۆرسیزم و بابەتی جنۆکە و بابەتی سیحر و جادو ئەوانە پێشتر باس کراوە و لە فیلمە بڵێن ترسناکەکان زۆربەیان دەستیان بۆ ئەو حاڵەتە بردووە، زۆربەیان باسی ئەو بابەتیان کردووە. تەنانەت فیلممان هەیە هەر ڕێک بە ناوی ئێکسۆرسیزم ئەوانەوەیە، یعنی بابەتی ڕۆکێشان ئەوانە زۆرە، بەڵام کە تێکەڵ دەکرێت هەم بە جیهانێک کە زیاتر جیهانێکی ئیسلامیە و وڵاتێکی ئیسلامیە، بۆ نمونە بابەتی نوشت و شتیوای دێتە ناو، بۆ نمونە بابەتی بەتاڵکردنەوەی سیحر و جادو لەلایەن مەلا و شێخ و شتەکانەوە دێتە ناو، کە ئەو بابەتە دێتە ناو بەڕاستی شتێکی جیاوازە. جا ئەمەیان شتێکی جێگای دەستخۆشیە پێم وایە بێ شتێکی جوانیان کردووە، هەم ئەوەی کە بڵێن تێکەڵەیەکی کللتوری کوردەوەیان هێناوەتە ناو بابەتەکە، هەرچەندە و باسم کرد خودی بابەتەکە دووبارەیە، بەڵام بە تێکەڵکردنی ئەوە تا ئاستێک دەتوان بڵێم وەکوی بەهاراتی پێدا بکەیت، تا ئاستێک شتەکەی جیاواز کردووە. لە هەمان کاتدا بابەتێکی گرنگیشە کە جەخت دەخەنە سەر بابەتی نوشت و سیحر و جادو ئەو بابەتانە، بەڕاستی جێگای دەستخۆشیە کە بابەتێکی ئەوان هەڵبژاردووە. چونکە من خۆم زۆر جار فیلمی کوردیم بینیوە، بەڵام لە هەندێک لە حاڵەتەکان یاخود هەندێک شتم بینیوە کە تێکەڵ بڵێن کۆمەڵگەی کوردی نەبووە یاخود شتێکی نوێ بوو بۆ کۆمەڵگەی کوردی، لە کاتێکدا کۆمەڵگەی کوردی بەو شێوەیە پیشان دەدەن. بەڵام من لە هەندێک لە فیلمەکان دەبینی کە شتانێکی جیاواز یاخود هەندێک شت دەکران، هەندێک شوێنی پیشان دەدا، هەندێک مامەڵەی کارکتەرەکان پیشان دەدرا، یاخود بڵێن هەندێک سینی تێدا بوو کە هەست دەکرد لە ناو کۆمەڵگەی کوردی ئەوە نییە، یاخود تەنانەت لە شێوازی قسەکردنیش هەست دەکرد کە کۆمەڵگەی کوردی بەو شێوەیە قسەی ناکات و بەو شێوەیە مامەڵە ناکات، هەر بۆیە کە ئەو سینانە پیشان دەدان هەست بە نامۆی دەکرد. بەڵام لەمە تێکەڵکردنی شتانێک کە نامۆنی شتانێک کە تێکەڵ بە ژیانی ئێمە بوون، پێم وایە شتێکی گرنگ بوو، بە تایبەتی لە بابەتی چیرۆکەکە و بڵێن بابەتە سەرچیەکەی فیلمەکە. بابەتیشتر پلۆت تویست، واتە گۆڕانی بڵێن سینەکان، گۆڕانی حاڵەتەکان، یاخود بە نمونە تۆ تەوقعی شتێک دەکەی بەڵام شتێشتر دێتەوە. ئەمە بەخۆشحاڵیەوە لە فیلمەکەدا هەبوو، هەرچەندە بە ڕێژەیەکی یەکجار زۆر نەبوو کە بڵێن تەواو سەرسام کرد بێ، بەڵام بەقەدەر فیلمێکی ترسناک پێم وایە بێ ڕێژەیەکی گونجاوی تێدا بوو. هەندێک لە شوێنەکان چاوەڕوان نەکراو بوون، هەندێک لە شوێنەکان بەڕاستی بڵێن حەماسی بوون، هەندێک لە شوێنەکان سەرنجڕاکێش بوون کە شتانێک بوون بە بیری بڵێن بینەردا نەدەهات و ئەوانەی کە پیشان دەدران شتانێکی جیاواز بوون، بینەر بیری بۆیان نەدەچوو. هەر بۆیە پێم وایە لە ڕووی گۆڕینی سینەکان، لە ڕووی پلۆت تویستە و لە ڕووی بڵێن ئەوەی کە ڕووداوەکان بەکوێ دەگەن لە کۆتاییەکە، پێم وایە بێتە ئاستێک سەرکەوتوو. شتێشتر کە بەڕاستی جێگای دەستخۆشە، بەڕاستی ئەوانەی کە ئەو کاریان کردووە جێگای شانازین، بابەتی میکاپ، بابەتی ڕازاندنەوەی کارکتەرە ترسناکان، بابەتی ئەوەی کە تەنانەت کارکتەرە سەرەکیەکانیش کاتێک بۆ نمونە دەشڵەژێن، کاتێک بۆ نمونە لە ترسدان شێوازی ڕوخساریان، شێوازی قژیان، شێوازی مامەڵەیان، و تەنانەت کارکتەرە خراپەکانیش کە بە شێوازێکی جوان میکاپیان بۆ کرابووە، شێوازی بوو کە بینەر شۆک بێت لە کاتی بینیان، بینەر ترسێکی بۆ دروست بێت، وەکو بڵێن وەکو جۆرێک لە فیک نەبێت، وەکو جۆرێک لە بڵێن خۆپیشاندان نەبێت. یعنی مە زۆر جار تەنانەت لە فیلمە بیانیەکان بینیومە کە کارکتەرێکی ترسناکە، وەکو کارکتەرێکی ترسناک پیشان دەدرێت، بەڵام لەبەر ئەوەی میکاپ شتەکەی جوان بۆ نەکراوە، لەبەر ئەوەی خودی شکل و شێوەی کارکتەرەکە ئەو ترسناکی پێوە دیار نییە، فیلمەکە ئەو ترسناکە ئەو بڵێن کاریگەری نامێنێت. بەڵام لەمە بەخۆشحاڵیەوە لانی کەم لەسەر ئاستی ستانداردی کوردی پێم وایە بێ لەو بابەتە شتێکی زۆر جوانیان کردبوو لە بابەتی میکاپ. بابەتیشتر کە یەکجار جێگای دڵخۆشیە، من بەلای خۆمەوە دەتوانم بڵێم باشترین حاڵەت و باشترین خاڵ کە لەبارەی ئەم فیلمە بینی مۆسیقاکەی بوو. بەڵام بەپێی ئەوەی پێشتر گوێم لێ بوو باس لەوە دەکرات کە دیارە ئەوانەی کە پێشتر فیلمی سیجین کە فیلمێکی تورکی ئەویان بەرهەمهێنا و مۆسیقایان بۆ ئەو سکۆر کردووە، بۆ ئەم فیلمەش سکۆری مۆسیقاکەیان بۆ کردووە، هەر بۆیەشە تەوقعاتەکان بەرز بوون بۆی. جا بەڕاستیش جێگای دەستخۆشی بوو مۆسیقاکە، بەڕاستی مۆسیقاکە زۆر سەنجاشش بوو. چونکە ئەگەر سیر بکەین فیلمە ترسناکەکان
ئەوەندەی لەسەر پیشاندان و لەسەر بینینەکەی ئەوەندەش یان دەتوانم لە تەنانەت دوو ئەوەندەش لەسەر گوێگرتنە. تۆ کە لە سینەمای بەتایبەتی کە فیلمی ترسناک لە سینەما ببینیت چێژی زیاترە، تۆ کە لە سینەمای تو ئەو مۆسیقایە و ئەو ساوند دیزاینەکە تێکەڵ بە گوێەکان دەبێ لە خۆتەوە زۆرجار ترسێکت دێت. یانی تەنانەت سینی وا هەیە ئەگەر چاوەکان دابخەیت پێم وابێ ئەگەر تەنیا گوێ لە مۆسیقاکە بگریت و گوێ لە بڵێن ساوندەکە بگریت لە خۆتەوە ترسێکت بۆ پەیدا دەبێت. لە فیلمە زۆر جوان توانیبن ئەم کارە بکەن، هەم لە ڕووی بڵێن ساوند و مۆسیقەکەەوە، هەمیش لە بابەتی دەنگشتەکان ئیفێکتی دەنگەکان ئەو بابەتانە بەڕاستی پێم وایە باشترین خاڵی ئەم فیلمە ئەوە بوو. خاڵش تریش کە بەڕاستی جێگای دەستخۆشی بوو، زۆر جوان بوو لەبارەی فیلمەکە و خاڵێکی زۆر پۆزتیڤ بوو بابەتی دەرهێنان و بە دیاریکراوی سینەماتۆگرافی و لایتینگ. چونکە ئەگەر سەیر بکەیت بەتایبەتی فیلمە ترسناکە کە زۆر تەرکیز دەخەنە سەر تاریکی و یاخود بڵێن دروستبوونی کارکتەرەکان و هەندێک فۆکس و هەندێک دیتێڵ و ئەو بابەتانە تا ئاستێک لە فیلمە ئاساییەکان بەتایبەتی فیلمە دراماییەکان جیاوازترن و چالنجێکی زیاتریشیان دەوێت. ئەگەر سەیری فیلمەکانی پێشتر بکەین کە زۆر بەیان دراما بوون، ڕاستی سینەماتۆگرافیان جوان بوو، بەڵام زۆر بەیان بۆ نمونە دەبینی دەشت و دۆڵێک پیشاندا، بۆ نمونە شوێنێکی ڕووناک پیشاندا، بۆ نمونە هەندێک سین هەمکە واجشۆتن زۆر بڵێن سینەماتۆگرافی تایبەتیان ناوێت. ئەو فیلمان چالنجێکی زۆر نەبوون بۆ دەرهێنەرەکە، بەڵام ئەمە بە جیاواز لەوەش زۆربەی شتەکان کە بۆ نمونە لە ژوورێک لە شوێنیش تاریکن یان ئەوەی کە بڵێن ئاگر و شتەکانە دوو کەڵ ئەو بابەتانی تێکەڵ دەکرێت، بەڕاستی شانێکی زۆر جوان بوو کە تەرکیز بخەنە سەر بابەتەکە تاوات لێ بکات کە فۆکەسی تەواو لەسەر فیلمەکە بێت، خۆی ئەو ترسە دەکەوێتە ناو ناختەوە. چونکە فیلمی ترسناک ئەگەر فۆکەس لەسەری نەما تەواو ئیتر ئەو ترس شتەی نامێنێت و ئەو چێژەی نامێنێ، بەڵام کە تۆ لە ڕێی ئەوەی کە دەیبینیت لە ڕێی مۆسیقا و لە ڕێی ئەو بابەتانە هەموویان بەیەکەوە فۆکەس کردو سەر فیلمەکە لە خۆوە ترسناک دەبێت. جارو بابەتش بەڕاستی زۆر جوان توانی بوو، یان هەم ئەوانەی کە سینەماتۆگرافیان کردووە هەم خۆی دەرهێنەر کاک سروشت بەڕاستی زۆر جوان ئەو سینوشتانیان ڕێکخست بوو، دەرهێنان ئیشی زۆر جوانیان بۆی کردبوو. خاڵێشتر کە بە هەمان شێوە جێگای دەستخۆشی بوو خاتوچریکە بەڕاستی هەرچەندە ئەکتەرەکانی تر وەکو بڵێن بەگشتی خراپ نەبوون، هێشتا هەندێکیان ماون بڵێن ئەکتینجیان پێوە دیار نەبێت و تۆزێک شانۆی نەبن، بەڵام کە دێنە سەر کارکتەرە سەرچیەکان بەگشتی دەتوان بڵێن باش بوون، مامناوەند بوون، بەڵام خودی خاتوچریکە بەڕاستی لە لووتکەدا بوو. بەڕاستی ئەو ڕۆڵ جێرانە لە حاڵەتێکی ترسناک، لە حاڵەتێکی وا کە بەجددی پیشانی دێت کە بەڕاستی هەست دەکە کارکتەرە سەرچێک خەریکە دەترسێت، وەکو ئەوە کە خوددا نەخواستە خودی کارکتەرەکە لە ژیانی ڕاستەقینە شتێکی ناخۆشی بەسەر بێت، چی بەسەر دێت و چۆن هەڵسوکەوت دەکات و ڕیاکشنی چۆن دەبێت ڕێک ئەوە لە فیلمەکە پیشانیدا. بەڕاستی ئەمەیان زۆر جێگای دەستخۆشی بوو. خاتوچریکە بەڕاستی شتێکی کرد کە وای کرد ئەگەر تەنانەت بابەتەکانی تریش بڵێ هەندێکیان لاواز بوون بەتایبەتی لە بابەتی ئەکتینگ لە ڕێی کارکتەری ئەوە بەڕاستی دەتوان بڵێم ون کران. ئەوەندە بە جوانی خاتوچریکە ڕۆڵی جێڕا پێم وا بێ قسەیەکی هەڵە نابێت و زیادە ڕۆی ناکەم ئەگەر بڵێم یەکێک بۆ لە باشترین ڕۆڵجێرانەکان بەتایبەتی لەم فیلمانێک کە دەتوان بڵێم لەو جیلە نوێی فیلمسازی لە کوردستان بەرهەم هاتوون پێم وا بێ ئەمەیان یەکێک بوو لە باشترین ئەکتینگەکان. جا بێگومان کە باسی ئەو خاڵە بەهێزان دەکەین مانای ئەوە نییە کە خاڵی لاوازیشی نیە یاخود بڵێن مانای ئەوە نییە کە بڵێن بڵێ باشترین فیلمە. تەبەن ئەگەر لە ڕووی ستانداردێکی جیهانیەوە سیر بکەین فیلمێکی مامناوەندی ترسناکە، فیلمێکە کە ترسناکی خۆی هەیە بەڵام هێشتاش دەکرا بەرز بکرێتەوە، بەڵام کە باس لە ستانداردی کوردی دەکەین چونکە من هەمیشە کاتێک بۆ منە ڕێتینگ بە فیلمە کوردیەکان دەم یاخود باسییان لێوە دەکەم، هەمیشە دەڵێم ئەگەر دەتانەوێت حەق خۆ بە فیلمە کوردیەکان بدەن پێویستە کە باس لەوە بکەین کە فیلمەکە لە چ ئاستێکدایە یاخود سینەمای کوردی لە چ ئاستێکدایە، کە دەزانین سینەما کوردی لە چ ئاستێکدایە ئەوجا حەق خۆمان بەو فیلمە بدەین بۆ چوون و بە سیرکردنی سینەمایەکە. جا کە دەبینی سینەمای کوردی تا ئێستا نەگەیشتۆتە لووتکە و تا ئێستا نەگەیشتۆتە ئاستێکی وا، بەڕاستی ئەم فیلمە فیلمێکی زۆر نایابێ، بەڕاستی دەستگرتن بە ژانرێکی ئاو و پێشکەشکردنی بەو شێوازە جوانە بەڕاستی شایانی ئەوەیە کە دەستخۆشیان لێ بکەین. ئەگەر چ شتانێکی هەن کە لەوانەیە لە ستانداردی جیهانی لاواازتر بن یان بڵێن هەندێک شت هەن کە ئەگەر بتانەوێت لە جیهان پەخشی بکەن لە جیهان بیبینین لەوانەیە پێویستی بە زیاتر بکات، بەڵام پێم وایە بۆ فیلمێکی ئاڤرێج و بە دیاریکراویش فیلمێکی کوردی بەڕاستی فیلمێکی سەرکەوتوو بووە. جا ئەو خاڵانەی کە دەتوان بڵێم تا ئاستێک لە فیلمە بیانیەکان لاوازتری کردبوو یاخود دەتوان بڵێم تا ئاستێک وای کردبوو کە ببێت بە جۆرێک لە خاڵی لاوازیان خود بڵێن خاڵی جێگای گومان لەسەر فیلمەکە. یەکێک لەوانە یەک ڕێتمی فیلمەکە لەگەڵ ئەوەی کە پلۆت تویستی تێدا بوو، گۆڕانکاری بڵێن ڕووداوەکانی تێدا بوو، بەڵام دیڤلۆپمنتێکی وە تێدا نەبوو بۆ نمونە کارکتەرەکان لە شتێکەوە بگۆڕێن بۆ شتێکتر، بۆ نمونە ڕووداوەکان چەندان ڕووداوی جیاواز تێکەڵ بکرێن. بێگومان ئەمەش هەم بە حوکمی ئەوەی کە فیلمەکە کوردە، هەمیش بەهۆی ئەوەی کە ڕووداوەکە دەتوان بڵێن لە دەوری یەک بابەت دەخڵێتەوە لەبەر ئەوە بووە. بەڵام ئەگەر بتانەوێت فیلمێکی سەرکەوتووتر، فیلمێکی زیاتر ستانداردی جیهانی بنیاد بدەیت،
پێویستە چیرۆکی زیاتری تێدا بێت، دیڤلۆپمنت و گەشە سەندنی زیاتری تێدا بێت، یان لانی کەم وانەکە کە تەنیا لە دەوری یەک دوو کارکتەر بخورێتەوە، لەوانەیە ڕووداوەکان ڕووداوێکی بڵێن زیاتر پەرەپسەند و شتانی زیاتریان لێ دروست بێتەوە. جا باس ئەمە ناوێت خارجی لاواز بۆ یەکەم فیلمی کوردی، بەڵام هیوادارم لە داهاتوودا بەتایبەتی بۆ ئەو ژانرانێک کە جیاوازن شتی وایان زیاتر تێبخرێت. جا لەبەر سپۆیل ناتوانم بچمە ناو ناوەڕۆکان و بڵێم ئەو سینە ئەو کێشەیە هەبوو یاخود ئەو سینە ئەو شتەی هەبوو. هەندێک شت هەبوون کە جێیا گومانن، هەمیشە لە فیلمە کوردیەکان ئەوە هەبوو، بەڵام پێم وایە لە چاو زۆربەی فیلمەکان ئەمەیان زۆر باش بووە. یەکێک بووە لە ئەو فیلمانێک کە کەمترین خەلەلی تێدا بووە. ئەگەر پێویست کرد و گونجا وەختێک شیکردنەوەیش تایبەت بۆ خودی فیلمەکە دەکەم، بۆ ناوەڕۆژ فیلمەکە دەکەم، بەڵام ئێستا لەبەر سپۆیل تەنیا ئەو باس لێوە دەکەم. فیلمەکە لە ئێستادا لە پەخشکردندایە، ئێستا دەتوانن بچن سەیر بکەن پێش ئەوەی کە ئەسڵان پەخشەکەی دەست پێ بکات، با ئەو زانیاری بزانن پێش ئەوەی پەخشەکە دەست پێ بکات و لە سینەماکان پەخش بکرێت. باس لەوە دەکرێت کە لە سێپارێزگای کوردستان و لە بەغداش لەو 4 شوێنە نزیکەی 30,000 بلیتی پێش پەخشکردنەکە فرۆشراوە. ئەمەش بەڕاستی دەستکەوتێکی گەورەیە، پێم وایە بێ ڕیکۆردە فیلمی کوردی کەم توانیوێتی ئەم دەستکەوتە بەدەست بهێنێ بە حکمی ئەوەی کە ژانرەکەی جیاوازە و لە هەمان کاتدا بەتایبەتیش لە کوردستان ئەم ژانرە بینەرێکی زۆری هەیە و کەسانیش زۆر کەیفیان بەو ژانرە دێت. پێم وایە ئەمە هۆکارێکی گەورەیە کە وای کردووە ئەم زۆرە بینەرەی هەبێت و هەروەها هیوادارم وە پێشم وایە کە ئەو بینەرانە لانی کەم بێ هیوانە بوون کە فیلمێکی وایان بینیوە، ئەگەرچی لە ستانداردێکی زۆر جیهانیش نەبێ، بەڵام لانی کەم شتێک نەبوو کە وەڕاستکەر بێت و وەک ئەوە بێت کە لە سینەما بێتە دەرەوە بڵێت خۆزگە فیلمەکەیان بەرهەم نهێناوە بە پێچەوانەوە، پێم وایە بێ پلەیەکی باشیش بەرەو پێش چوو بوو. بەڵێ بەڕێزان، ئەمە شیکردنەوە و باسێکی کورد بوو، خوێندنەوەیەکی کورد بوو بۆ نوێترین فیلمی کوردی کە فیلمێکی ترسناکە بە ناوی فیلمی کفن کە دەرهێنەرەکەی بریتێ لە سروش عەبەڕەش و ئاوا میدیا و کۆمپانیای میترۆنۆمیش بەرهەمی هێناوە. ئێستا لە سینەماکان پەخش دەکرێت، هیوادارم بچن سەیری بکەن. من وسام ئەحمەدم، سوپاس.